دۆخی سلێمانی باش نییە وەکو خۆتان ئەیزانن لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەوەی کە خۆپارێزی لە ئاستی پێویستانە بووە ئەوەی کە ئێمە تەسەوریەکەین و ڕێژەیەکی بەربڵاو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ناو شاری سلێمانی ناوچەکانی چواردەوری هەیە ئەمە حاڵەتی دومیانەوەی کە لەبەرەوەی کەرتی تەندروستی ئێمە لە شاری سلێمانی دەوروبەری لە ناو مرکزی شار چەند نەخۆشخانەیەکی کۆرۆنامان هەیە لە چەند شوێنێکی ترەوە نەخۆشی تر زۆر ڕۆکاتە شاری سلێمانی لەبەرەوە خۆتان نەزان ڕێژەی مردن زۆر بەرز بۆتەوە ماوەی چەند هەفتەیە کە بە شێوەیەکی بەردەوام نابەس پچڕ سلێمانیە بێتە یەکەم شار لە ڕێژەی گیانەدەستدان بەداخەوە کە لە مانگی 11 و 12 کە سەرەتای زستان و وەرزی سەرما دێت چەند ڤایرۆسیش تر تێکەڵاوی ڤایرۆسی کۆرۆنا ئەبن و خەتەرێکی گەورە لەسەر ژیانی هەر کەسێک تووشەکە کە تووشی نەخۆشی کۆرۆنا بێت من داواکارم لە هاوڵاتیان بەگشتی خۆپارێزی تاک زیاتر بکەن بەکارهێنانی ماسک با زیاتر بێت شوێنی قەرەباڵخی لێی دوور بکەونەوە لە نەخۆشخانەکان دوور بکەونەوە بەڕاستی سەردانیکردنی نەخۆشخانەکان هەر نەخۆشخانێک لەم کاتەیە خەتەرێکە بۆ خۆی تکایە ئەو کەسانی کە تەنها ئەوانەی کە زۆر پێویستیان بە نەخۆشخانەی سەردانی نەخۆشخانەکانمان بکەن ینی مەسەلەی کەرنتینە چارەسەری دۆخەکە ناکە ئێمە ئەو ئازانین کە چارەسەری دۆخەکە ناکە بەڵام هەر هیچ نەبێ لەوانەیە شەپۆلەکەمان تۆزێک بۆ خاوکاتەوە هەرچەنە تاکوی ئێستا کەرنتینەت لە هەرێمی کوردستانە هیچ بڕیارێک نییە بۆی تاکو ئێستا ئێمە کەرنتینە بکەینەوە لە شاری سلێمانی یاخود لە هەر شارێکی تری هەرێمی کوردستانە بەڵام ئەو ژێشێکە لە بژاردەکان ینی ئێمە کۆمەڵە بژاردەمان لەبەردەستایە بۆی بتوانین ئەم شەپۆلە خاوکەینەوە ئەگەر ئەم شەپۆلە خاونەکەینەوە ڕێژەی مردن بەم شێوە لەسەرەوە بێ من دڵنیای هاوڵاتیانەکەمەوە لە مانگی پاییز و زستانە هیچ ماڵێک نابێ ئەزیزێکی خۆی لە دەست نەدات